بابم ئەو چەند ساڵەی کە هەتا دوایش دەگەڵی زۆر دەگەڵی چوینە لە دێهاتەکانیش بووینە، قەت من نەمدیت بابم بە دەنگی بڵێندەوە دەگەڵ ئەمەش قسە بکە. لێن تووڕە دەبوو دەیکود وانابی یاگر حرەکاتێکی مەسەلەن شتێکم دەکرد نێوتاوانی تێک دەناچاوی دی دەمزانی بۆ خۆن حاڵی دەبووین. بابم ئەوەی فێر کردین کە ئەگەر شتێک کەمە داوان لێ دەکرد دەیکوت بە هۆیەی کە ئەمن زۆرتر لە دەرێمە دایک و لە ماڵە دایک و دەزانی ئەمن نازانم. دەسەڵاتەکەی دابوو. بەڵێ دایکیشم هەرچی پێی خۆش بایدی ئەوە دەسەڵاتەکە بەردەستیوی دابوو هەرواش بوو. دێکوەگە دایک و کوتی ئەوە ئایا یا مەسەلەن جار و باراوە بە شوخی هەندێک شوخی شتن دەکردوانە ئەگەر قسەیەکی کرد با دەمکوت کاکەم کوتویەتی جامە بابن دەکوت کاکە. دایکم ماوا لێ تووڕە دەبوو دیویش دەکوتە ماڵتە هەرەو جارەی ئیجازەن بدە یانی دەکردە شوخی و پێکەنین ینی بە خۆشی تەواو دەبوو. یعنی دایکتی بە گەورەدا دەنا و ئامادە بوو ئیزنی لێوە بگرێ. دایکمی زۆر لا گەورە بوو زۆر دایکیشم بابمی زۆر لا پێر و یعنی نازانم بە چنێک بەنگی دەکرد. چەلان خانم قادری بانگ دەکرد ئەو نیە لە تارانێ بوون پێیان دەکوت خانم قادری ڕەفیقەکانی. دوای کانش کە هاتینەوە لە زاری مە پێی دەکوت داخەیە ئیدی داخەیاڵ داخەیاڵ بەسەر دایکمدا بڕایدی پێشمەرگەکانیش پێیان دەکوت داخەیە. ئەمیش هەڵوان بیستوە ئەدیگە بەسەر بەستم. بابم کە تووڕە دەبوو دەمزانیدی خوب لەخەرە هەموو کەس تووڕە دەبی ئەگەر تووڕە دەبوو بەسەری بابت وا مەکە ئیدی وا نابێت یا شتێک ئیدی شتێکی واوای دەکوت دواییدی هەموو بێدەنگ دەبووین. دەمەک پێدەچوو یا سەحاتێک دەکوت سەرەکی بچینە دەرێ بە دایکمی دەکوت زازستان با بەفر با باران بادی دایکمی دەبردە دەرێ دەنا دەچوونە دیوەکی دەرکەیان قایم دەکرد کە سەقی نەبوو پچیت دەمزانی دێوە کۆبوونەوەیان هەیە بە ئیسلاک جار جار دەنگە دەنگیان بە نەرمی قسەیان دەکرد جار جار بە تووڕەیی قسەیان دەکرد بەڵام هیچ وەخت لە کنەمە شەڕیان نەکردووە. جا ئایا بابم ئەوەی دەکرد یا دایکم زانم چۆن بوویدی هەمیشە ئەوەش نەبوو بڵێ دایکم بابم قەت لەگەڵ یە قسە نەکەن شەڕیشیان کرد با کێشەش با ناڕەحەتیش با دە ماڵێشدا قسەی خۆن دەکرد و خەلاص دەبووین وەک ئەو کۆبوونەوانەی حیزبی. دوایژی هەموو بەیەکەوە قسەم دەکرد و قەت نەبوو بڵم دایکم و بابم یەک دەقە دەنگیان لێ گۆڕیبی هەر بۆیە ئەمەش فێر بووینە. بەڵێ دەگەڵ ئەوەیدا دەڵێن مەسەڵەن کوڕ لە بابی نیزوکەوانە دەواقەدا پێم وایە دەعەمەلدا زۆرتر وان نییە زۆرتر دەڵێن کەس بۆ لای بابی دەچێ من لەو تەجروبەش دیتۆمە. ئەتوو چۆن بووی مەسەڵەن لەگەڵ بابت ئەو دووریە تەسیری دانە نابوو؟ یەکجار زۆر نزیک بووین لەگەڵ بابم ئێستاش باوەڕ ناکەم کە بابم مردووە یعنی جاری وایە بە وەڕەزی دەکەم کە خەونی پێوە دەبینم سەکناییم دێتێ ئەوەندە خۆشە. خۆشە قەت وا هەیە لە تەنیایی خۆتدا بچی خەمەکانت یا بڵێن ئەو کێشانەی ڕۆژانە لە ژیاندا تووشی دەبی بچی پێی بڵێ تایبەتێکە دەچمە سەر قبران وا دەکەم قسەی لەگەڵ دەکەی دەست و دڵی لەگەڵ دەکەم. سۆکیش دەبی یەکجار زۆر نازانم بڵم بابم شتێک بوو کە حاڵەتێکی بڵم
هەمیشە پێم دەکوتن تو هەم دەردی و هەم دەرمانی. زۆر جوان. دەردەکەی ناخۆشی دابووینێ بە دووریەکەی، بەڵام دووریەکەشی هەر خۆش بوو. سوکنایی بوو هەبوونی. ئێستا کانەژە من جاری ڕۆژێک پێم خۆشە دانیشم تەنیا باسی کەسێک بکەم کە نێوی نەبی قادریە، وەک باب نا، وەک کەسایەتی. بابت مردووە یا دوور بۆتەوە لێتان یا نەماوە؟ بە مردنی بابم زیندوو بووە، ئەو دەفعەی بابم هەیە. باوەڕ دەکەی؟ باوەڕ دەکەم. چون زۆر خۆشە کەسێک بوو هەتا دوژمنەکەشی. ئەمە وەختی خۆی لە شنۆیە هەبوو یەک دوو دەفعە باپیرم کە مەڵتا دەزانی چۆنە جاشەکان بەردیان دەریشتە سەر ڕێگایمە، خزمی خۆن بوون، وەلی دوژمنەکان سوپای پاسداران ئیجازەیان بەخۆ نەدەدا هەستن بێنە ماڵەمە. هێندە بابمیان لا گەورە بوو، هێندە دایکمیان لا گەورە بوو. ڕۆژێک بە باپیرمیان کوت بوو پێم خۆشە بینە ماڵێ، ئەویش ڕووک پێی کوت بووی خێزانی دەبیتە کچی من، بەڵام ئەو ئیجازە نادا دەنگۆ بێنە ماڵێ. دایکمی هەڵگرت بوو چوو بنە سوپای، کە قسەیان لەگەڵ دایکم کردبووانە لە سوپای خسرەوانی بە دایکمی کورت بوو کە ئەو کابرایە هێندە گەورەیە 100 بریا ئەوە دەگەڵەمە با تا خزمەکانی بیکەی. هەرچەند ئەو شتێکی زۆر ناخۆشە ئەوەی بڵێن. وەلی جالبە ئەو زۆر جالبە. یعنی دایکیشمی دی کوتم هیچم پێ نەما، کوتم نازانم، ئیدی هەرەوە بۆ ئاخرین دەفە هاتینە دەرێم. کوتی بڕۆ پێی بڵێ با بێتەوە. دایکیشم کوت بووی باشە من بە شەرتێک دەچم کە منداڵەکانم بەرم، ئەگەر نەهاتەوە منداڵەکانی بۆ بەجێ بێڵم و بۆ خۆم بێمەوە، جا ئیجازەیان داین. ئیدی کە هاتیشین وە بووی دی ئەمە بە یەکجاری نەهاتینەوە، نەگەڕاینەوە. پێم خۆش شتێکت بۆ بژێڕمەوە. خۆش بە بینەرانی خۆشەویست بڵێم کە ئەگەر زۆر باسی کەسایەتەکانی شنوێ دەکەین، ئێوەیە ئەمن دایان ناسم وەلیان نزیکترم بۆم بۆ من پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەیەکی شنووی هاسانترە. جا بۆیە ئەگەر بینەرانی مە پێیان وایە کە کەسێک دەبێ ئەمن قسەی لەگەڵ بکەم یا بەردامەیەکی پێتەرخانکەین، تکایە پێم بناسێنن و بە دڵنیاییەوە ئەویش یەکێک لەو کەسان دەبێت کە پێم خۆشە شانازیەوەم بە یەک بەرنامەی لێ دروست بکەم. بەزەم شنوەکان دەناسم لێردا مەبەست ناوچەگرایی نییە کە لەگەڵ شنوەکان قسە دەکەم یان باس ئەوە لە شتێکدا خۆشە. ئەمن پێم خۆشە، هەمیشە پێم خۆشە ئەوەی واقعیت بڵم. ئەمن هەمیشە جیرانەکەی خۆم خۆشتر دەوێت، باشە لەم یەکدانی دوو گەڕک ئەولاتر و دوای ئەوی گەڕەکەکەم، دوای شارەکەم و تەبعاً دوای پارچەی ڕۆژهەڵات و دوای کورد. یعنی ئەوانە لە هەموو قۆناغەکاندا ئینسان هەر ئەو خۆشەویستیی هەیە، بەڵام ئەوەی واقعیت بێم شناختم زۆرتر لەسەر شنوەکانەیە، بۆیە باز دەکەم. دەمە یەک خاترەی بژێڕمەوە کە مارۆ ئاغایی شاعیری جوانمەرگ فەوتی کرد لە مزگەوت لە شەهرەکی لە مزگەوت سەرخۆشی بوو. سەرخۆشیەکە ئەوەندە زۆر بوو خەڵک لە سەر خیابانێ و سەر شەقامەکان ڕادەوەستا و جێگا نەدەبوو، لە حەوت شووی مزگەوتترینە مزگەوت هەر جێگا نەدەبوو. هاوڕێیەکەم کە ئێستا بۆتە کەسایەتیەک خۆی زۆری تەئسیر لەسەردانا، یعنی مردنی مارۆ ئاغایی کارگەری لەسەر زۆر کەسدانا. جاری وە هیند ئینسانی گەورە کە دەمرێ مەرگەکەی
خێری پتر تێدایە، یعنی خێری ئەوەندە تێدایە کە ڕەنگە دوژمنان بڵێن ئەوە مرد و تەواوە، بەڵام مردنی ئەو ئینسانانە شۆڕشێک بەرپا دەکا. هەروەچێت بۆ خۆ دەڵێ بابمان باشتر ناسی، گەورەی بابمان. مارڤ ئاغای زۆر کەسی کردە کەسایەتی بە مردنی خۆی و دەرکەوت کە مارڤ ئاغای چەندە گەورە بوو، ئەو کاتی زۆرتریش دەرکەوت. بۆیە پێم خۆ بەڵێ لە ئاسمانی تاریکی بنەماڵەیدا درەوشایەوە، ئەو جۆرە ئینسانانە دەبی ئەوەیان پێ بڵێ. بەڵێ یا هەمان ئەو قسە جوانێک کە قاسم لە بۆ پێشەوەی کتۆرە گوڵێک لە بیاباندا جاری بایە ها. دقیقاً. خۆشەویستان، دەگەڵ ئارزوو قادری کچی کاک نەبی قادری شۆڕشێر و خەباتکار قسە دەکەین. ئارزوو خانم دانیشتووی وڵاتی سوێدە و لە ئەسلیشدا خەڵکی شاری شنۆیە. لەگەڵی قسەکانمان دەکەین، تکایە لەگەڵمان بن. ئارزوو خانم کەسێک کە بەڕواڵەت هیچ لەباری گۆشت و خوێن و خزمەتیەوە تێکەڵاوێکی لەگەڵ ئێوە نییە، هیچ پەیوەندێکی خزمەتی و نییە، بەڵام کاراکتێرێکی زۆر گرنگە دە ژیانی بنەماڵەی کاک نەبی قادریدا، بۆ تو، بۆ براکانت، بۆ دایکتوان، بۆ ئەندامانی بنەماڵەیەوە کاراکتێرێکی زۆر گرنگە. ئەو کەسە بۆ زۆربەی خەڵکی لانی کەم شاری شنۆیە ناسراوە و پێم وایە نییە کەم کەس هەیە نەیناسێ. محەممەد لالە بەڕواڵەت کەڕ و لاڵ بوو، قسەی پێ نەدەکرا، بەڵام کەسێک بوو هەموو خەڵک خۆشی دەویست، بزەی لەسەر لێوان بوو، کەسێکی زیرەک، قەتم نەدیوە بە هێمنی و بە هێواشی بڕوا، هەمیشە بە پەلەپەل دەڕۆی، چالاک، کەسێکیش بوو ماندوو، تەلاشگەر، بڵێن سەختکوش. محەممەد لالە بۆ هێندە خۆشەویستەکە گەر چەند ساڵ پێش بووە بزانم کە مرد، برات ئەچوە هەمووتان دەتکرد کەسێک لە بنەماڵەیەوە مردووە، زۆر پێی داغدار. محەممەد لالە چێیە؟ بەسەر پێرە شەوەیە کە قسەم کرد چوومەوە سەر دایکم، دایکم شتێکی خۆشی جێرا کوتی دەزانن ئەمەن فکرم لە چی دەکردەوە، دەمکوت ڕۆژێک ئەگەر ڕۆژهەڵاتی کوردستان ئازاد بوو، باشووری کوردستان، ئەمە گرتنەوە لە شنوێیە، ئەمن خانووەکی دەکرم، ئەو خانوێی هەمەی تێدا دادەنێم، ئەگەر چوینەوە ئەوە لە ماڵەکەیە، ئەگەر هاتیشینەوە بۆ سوێدێ ئیدی ماڵەکە هەمەی تێدایە، هەمە کوڕیمەیە، بەشەکە لە بنەماڵەیمە. بابم هەمەی کە ئەو دەمی یەکیشم زەوان بوویتی کە هێندێک جێگا مەئموریەت دەڕۆیشت، هەمە لە ماڵەمە دەماوە، ئەو کوڕەمە یەک دیون هەبوو دەگەڵ ئەمە لەو ماڵەی دەنووست. ئەمینی ماڵ ئەی چۆن دایکم جێی چۆن بۆ مەڕادەخست، هەموو بەڕیزەوە دەنووستین، ئەوە هەمە بوو کاکازاد ئاواد ئارام، ئەمن دایکم یەک ڕادەنووستین. نازا هەمە برایمە بوو، برا گەورەیمە بوو، یەک جاریش نەبوو ئەمە ناڕەحەتین بەیەکەوە هەبی. بامی هەر دەکوت بابە بە دایکمی دەکوت دایە بەمە پورە کاکازادم میدی ئازادی پێ دەکوت، کەیفی بە کاکازادی نەدەهات، وەک برایەوە نییە برایەک ڕقی لە برایەکی دیکەیە حەسوودی پێک دەکەن، باوکێ ئاوا حەسوودی بە کاکازادم دەکرد، ئەمەی هەموو خۆش دەویست ڕقی لە کاکازادم بوو. بۆ ئەگەر باسیم لەگەڵ کردی ئەوێ شەوێ مەسەن باسی خزم کەس پشتی کەشمان کرد جگە لە بابت،
بۆ محەممەدی فیلمێسکت ڕشتن بۆ ئەوە بوو محەممەد کەمە چوین ماڵی خۆن کە ماڵە باپیرم ئیدی خاڵەکانم ژنیان هێنا زۆر گونجێن نەدەبەوە لە ماڵەکەیوە کە ماڵندانا باپیرم بوو خۆیە خاڵەما من لە ماڵەمە لەگەڵەمە دەبوو شەوانە دەهاتنەوە لایمە ڕۆژێکی هەمە کاری دەکرد لە کارێ ڕاهاتەوە ماڵێ دەستی دەباغەڵی ناپوولی دەرێ نابەستەیەک پوول بوو نازانم چەند بوو دایکم کوتیەوە چی هەمە کوتیەوە من کارم کردووە پوولی منە بانێکە بۆ منداڵەکان ئەمن کوڕی تونیمە کوڕی گەورەی تونیمە دایکم کوتی بە ئەتو کوڕی منی برای منی هەموو کەسی بەڵام هەمە ئەمە پوڵن هەیە کوتی آخر بە باپیر میکە کوتیەوە گوناحە پیرە ناکرێت ئەو هەموو هاویش کوتی نا ئازاد پوڵن بۆ دەنێریتەوە زەهین بچانی کوتی گریا هەمە گریا دەگەڵ دایکم دەستیان دەباوەشێکی گریا دوای هین بچانی دانیش کوتی دایە هەتە پیاوە ئازاد بۆتە پیا و پوڵ بۆ دەنێریتەوە ئەویش دایکم کوتی قەتدا پوڵیشی نەدەناردەوە دەمی فەقیرە کاکازادم تازە هات بوو دانمارکە لەکن بابم بوو دڵی خۆش بوو بۆەوەی تەنها کەسێک کە پێنەوە ماندوو بوو هەمە بوو پێشمەرگەیە کە دەهاتەوە خۆی تاویل دەداوە بە ئاشکرایی پێی دەکوت تو بوویێتەوە شەوەشا ئەژدیان کوت هەمان توش بووێ دیکوت نا ئەمن بابە بابوو بابە بابا بە بابم و شەید دکتۆر دیکوت ئەوانە ئیجازەیان داومە من هاتومە تو بۆیان مۆر کردومە بەڵام ئەنگۆ نا ئەومە بیرە لە خیابان میشە بە دیکو بابە قوربانی بابەی بم تەنانەت حەقسەی دکتۆر قاسملو یعنی دکتۆر قاسملو بابیشتمەم دە ژیفانی میدادیوە دەفەیەکی زوو ئەکسی دەشێشا دەیکوت بە زەوانەکانی خەڵکی شنوێی وا بۆ منیان نەشدەناسی پەیامیان دەنادیان کودەوە محەممەد کوتوێتی عەکسەکەم پیشێشە بۆ پورێ بنێرە میش دەمنار بۆ دایکم وارەمان دەکوت هەمە عەکسی ناردووە دەوێنەکەیدا لەسەر فەیسبووکیش دام ناوە عەکسێکی بابمی بەدەستەوەیە عەکسی کێشا و بۆیان ناردوومە پێی بۆ من دیچوومە پێی کاتێک برادەرێک کە جێی متمان نەبوو کوتی هەمە ئەوەژی خۆمانە پێی بوو وڵاوێنەکەی دەرهێنا دەبن کەوا شتەکەیدا شار بوویەوە دەریێنا و هەردیکوت بابە هەر ئەوەندە دیکوت دیارە ئەنگۆ زمانیویش تێدەگەیشتن بەڵێ زۆر دەگەڵەمە ژیا زۆر ئیدی کوڕی ماڵێ بوو ئەو کوڕی ماڵێشە مردیش بەڕاستی نازانم بڵەم ئەگەر برایکی خۆم هەراون برام بوویدی جاری وایە میشە دەڵێن چابوو کاکم نەما بوو دەوەزەیدا ئەباوە ئاو جوورە بە بەرماشێنێکەوت وا دەزانی چۆنیان وانێ کردو نازانم بابم یەکجار زۆری خۆش دەویست یەکجار زۆر لەو شاخ و چێوەش هەر پێکەوە بوون وایە لەگەڵ هەمەی ئایدی هەتاما هاتینەوە شنوێیەکی دوا وە بوو بابم ئەمەی ناردەوە 1362 بۆمە هاتینەوە شنوێیە کەوان دوایە هاتنە باشووری کوردستان ئیدی کە چوونەوە ئەو ئیدی وە بوو بابم هەمەشی ناردبووە خود بێ توش بووەوە ئەمە لەوێ بوون کە هەمە هاتەوە ڕەوانی شاد بێ زۆر جار بە هەندێک کەس دەگەڵەوەیدا
بەڕواڵەت پێشان نادەم کە کەسایەتێک بوون وەلی کە باسییان لێ دەکرێت ورد دەبێت لە ژیانیان ئەوانش کەسایەتێکن ینی خۆشە لە داهاتی کوردستانی ئازاددا ئەو محەممەدانە وێنە و نێویان بمێنێ و شەقامێکیان بنێو بکرێ و شوێنێکیان بنێو بکرێوانە هەر بمێنن محەممەدێک کە بێسەر زمان بۆ محەممەدێک کە لەو پەڕی بەدبەختی و هەژاریدا دەژیا جانیەتی خزمەت بە گەورە پیاوێک بوو یا منداڵانی گەورە پیاوێکی کورد بگرێتەوە. محەممەد وا بوو کە کەسەکی ئەوش بەڵام زۆر لەوەی گەورەتر بوو کەمە بیری لێ دەکەینەوە. کەسایەتی خۆی لە نێو پێشمەرگان کە فەوتی کرد حیزب خوێندیەوە، یعنی کولەن هەموو دەیان ناسی، پێشمەرگەی کۆن هەموو دەیان ناسی. کەسێکی زۆر زۆر باش بوو، زۆر وشیار بوو، دەزانی یعنی نەک بڵم بۆ شەڕی هیچ کە ئینسانێکی وشیار بوو خەڵکی دەخوێندەوە. چەند جار کەسانێک دەهاتن کە دەرماندا و ئۆنیە دەفەیەکی خبابم دەرمانداو کرا بە دەرمانیان دانێ هەمە دەیزانی. مثلا بابم دوای دەیکوت هەوڵ دەمکوت ئیدما ئەتوژڕ قد لە کابرای دەیکوت نا بەفوای بەفوایەوە بەخلای دەیکوت ئەوە وەشە وەشەیە کوڕە حەمەلەی گەر دەیکوت ئاخیریش ڕاز و دەردەکەوت. ئەمە بە کەسی خۆ فرۆژ یا جێم شکی دەکوت وەشە وەشە بۆ نردومە ئاوای کرد و دام ناوە لەسەر فەیسبووک هەمیشە دەکرد زەی متمانە نییە ئادیکو با ئەوە وەشە وەشەیە جا دوای دیکوتی دو باوەڕن پێ دەکرێت بە کۆبوونەوەی بە جوورەکین دەبوو دەنبەر دەگەڵە خۆن جانیویتی بە چاو بەین دەکردەوە شت ورد بوونەوەی زۆرتر بووە لە خەڵکی زۆرتر بوو. دوایە نازانم کەسێکی عاقڵ بوو تێگەیشتوو بووە. دەڵێن کەسانی کە ئەندامێکیشیان لە دەست دەدەن لە بەشەکانی دیدا چالاکتر و ئەکتیڤتر دەبن بۆیە وایە. زۆر عاقڵ بوو، کەسێکی بەهۆش بوو. پێم خۆشە بزانم کە دەبینی گەورە پیاوێک شۆڕش دەکات زۆرتر ئەو بەنێو بانگ دەبێ و خەبات دەکا و باسوی دەکرێ وی لە هەمان کاتدا ژنی ئەو پیاوەی زۆری ڕۆڵ دەبێ لەوەیدا کە ئەو پیاوە بتوانێت خۆی ڕاگرێ و پیاوە خۆی تەحویل نەداتەوە و پیاوە نەدۆڕێ ئەو پیاوە خەمۆک نەبێ لەو ڕێگا دوور و درێژ و سەختەیدا. خۆشە بڕێک باسی دایکت بکەی. دایکت چ ژنێک بوو دەو هەموو دەو کارە سات و دەو دێ ڕێگا دوور و درێژەیدا دایکت چێ بوو؟ هەمیشە بابم نامەشی دەنار پێژارێک و سپاسی دایک و دەکەم. دایکم ئەو کەسە بوو کە خەت نەیکوت ئەو ژیانە خۆش نییە. کەمە لە شنوێ بووین بە بیرما من دوای ئینقلاب کرا خەلاص تەواو کەس نەیدەتوانین لە ماڵی کەس بیدەنا. دایکم هەمیشە کەسانێکە بوون کە یارمەتیان دەکرد لە کاری ماڵێ. وەلی دوایە تەحەمولی کرد. دایکم لە بابم کورتتر بوو، بابم لە دایکم کورتتر بوو. دوانەیەکی جوان بوون. بەچی بەڵام باسم کرد کە باپیریشم بەڕاستی نەیهێشت کەمبوودی هیچن هەبی لە باری ماڵیەوە پشتیوانیمە بوو. باپیر عەجیب لە ژیانی ئێوەدا حزوریە بووە. تۆ هەر قسەیەک کردەی کەی ئارامی براشتوە هەر دەڵە باپیرم باپیرم. باپیر زۆر عەجیب. ئەتۆ فکر بکە کە میوانە کردێ زۆر خۆشەویستیشە. ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ لەخرە دوایت فکر دەکەی بۆ ناشتەوە ماڵە خۆی ونیا ئەولادی خۆشت بێگر ماڵە خۆی هەبوو پشتەوە ماڵە خۆی. بەڵام ئەمە ئەمن بووم دایکم بوو هەتا ماوە
ئەوەیەکی کاکازادیشم بوو، ئاوات ئارام. پێم خۆشە خەڵکیش بزانێ با پیرت کە باسی دەکەی بابی دایکتە لە حاڵێکدا بابی بابی دەوڵەمەند نەبوو کە بڵێم بەڵێ لە حاڵێکدا بابیشت لە ژیاندا مابوو یەکێک لە دەوڵەمەندەکان یا بڵێن وەزع خۆشەکانی شنوێش بوو بابی بابت، بەڵام بابی دایکت ڕۆڵی زۆرترە لە ژیانی ئێوەدا. بابی بابم بە حکمەوەی کە مەحزەری هەبوو ئەو لە خەرا نا کەمتریش نەدەچوین بۆ بێ. پێ دەچێت بابی دایکت یواتە حاجی خالیدی ڕەحمەتی حتمەنیش لەباری فکرێوەش لەگەڵ ئەو ڕێبازەی بوو بێ، نابێ هەر خۆشەویستی ئەوەی بێ مەسەلەن کچەکەی دەگرێتەوە یا زاوایەکەی، حتمەن ڕێبازەکەش لەگەڵ ڕێبازەکەش هەر بووە. دایکم باس دەکات دەڵێ زەمانی مرات شیرێژی پێم مابێ من بۆ کە تفەنگ و شتیان دەمانچە و فیشەک و شت دایکم زۆر چووکە بووە، وانییە لیباسی کوردی خۆن کورد دەبێتیان دەکردم شتیان لە کەمەری دەبەستم و دەچوو لە سۆفیانێ دەرەوەی سۆفیانێ چەکوشتی بووان بردووە. سۆفیان گوندێکی شنوەیە. بەڵێ بۆ لای شێخ ڕەشۆوانە دەزاننیدی بەڵێ جا ئەو شتانە کە دەجێڕیتەوە دیارە باپیریشم بەڵێ ڤیدیۆیەکی خۆشت گێڕاوە باسی هەر شتە و بریجەکەت کرد، هەر شتە و پڵاوەکەت کرد. دایکت لە نێو خەڵک و جیرانانیشدا کەسێکی دایکشت بۆ خۆی تقریبەن دەکرێت بڵێ کەسایەتیەک بووە لە نێو خەڵکی، یعنی هەر بابت کەسایەتی نەبووە دایکشت خۆی کەسایەتیەک بووە. پێم خۆشە ئەوەش بە خاترێک خۆش بە هەر شتی ناخۆش باز نەکەین. من ناتوانم بڵێم دایکم لە باوکم فێر بوو یا بابم لە دایکم فێر بوو، هەردووک کەسایەتی خۆیان هەبوو زۆریش وەگیەک چوونە. وەکتت دوانەیەکی جوان بوونە. دەقیقاً ئەمن ڕۆژێکی دڵم خۆش بوو پورایشی ئاسناوێ هەریشتەی بۆ ناربوونی برنجی ئەو نیە بۆ خۆماڵی دەیبرنەوە. ئەمە زۆرم پێخۆش بوو. دایکم کوتی جا ئەوی ساز دەکەم ئەوڕەکانە وەرنەوە. جاروبارە من لە مەدرسەی نەدەهاتمەوە، ئەو نیە پاژنێژدان 2 ساعتن وەخت دەبوو هەتا لێوێ هاتمەوە دەچوومەوە دیبەختەکە زۆر دەبوو لە خۆشییان هاتینەوە 3 ئەوڕەکانە دایکم خواردنێکی خۆشی ساز کردووە. ئەگەر هاتینەوە دایکم پێکەنی دەورێک دۆڵمە لەسەر سفرەی بوو کوتم چییە؟ کوتی کچە ڕۆڵە هیچ نەماوە بوو هەر کوتی فلانە جیران هات دەوریەکم دوایە بۆ بردن منداڵی فلانە جیرانەی بەوێدا هات ئەویش هاتە ژوورێ لە ئارامەوان دەوریەکم بۆوی بر خولاسەی کەلام هیچ نەمابوو بۆ خۆن بنکڕەکەش نەمابوو. ئەویش هەموو چاون لە دایکم کرد، ئەویش قابڵ دەوریەکەم هەڵگرت و بە ناڕەحەتی دەتوانم بڵێم پێم مابی گریاشم ڕقم هەستا لە دایکم. چووینە ماڵە کاک مەحموودی بوگمەنیت، کاک مەحموودی لێگەڕێنەوە بوگمەنیت و پورایشێ خەسوەکەی دانیش بوون ئەمنیان دیت بە دەوری دۆڵمەوە کوتیان ئەو بوو. کوتم نان و نەخواردە کوتیان ناڕاوەستاوین مەحموود بێتەوە. کوتم وەڵا تا کاک مەحموود نەهاتوتەوە بێنە خواردنەکەی دانێ ئەمە هەریشتە پڵاوی خۆن دەبێ تام بکەین. باوەڕدەکەی دانیش بوونە و هەریشتە پڵاوی کە بۆ ماڵە کاک مەحموودی چوو بجا بەخۆشی ئەوان زۆریش بوون دایکم زۆری بۆوان برد بوو. دانیشتی لەگەڵ نانەکان خوارد ڕێک هەریشتە پڵاویان بۆ کاک مەحموودی ڕاگرە تا هاتەوە بە دۆڵمەیوان یعنی دادن کودایە بۆ وا دەکەی ڕۆڵە گوناحە بۆنیان بۆ دەستی بەسەر دادن ئەو دەمی وا بوو
هێندێک خواردن هەمیشە نەبوو نەبوو. کە لێشم دەنا بەیەکەوە دەن خوارد، بەڵام ئەوەش بوو یعنی تێکیشن ڕادەدێت هەستای ئەمە چوونە ماڵە کاک مەحموودی، ئەوە نەبوو بڵێن حەیبە بۆ دەبی بچینەوێ. ئەو ڕێگا ئاوەڵا بوو بۆ ئەوەی ئەگەر خزمەتی کەسیش خەڵکیش و دەکرد لە ماڵان ڕێگا ئاوەڵا بوو بۆ ژوورکەون بە نەکاوڕە. ئەمە هەتا هاتین ئارد و سوتەمەنیشتن دەکری ئەو ماڵە کاک مەحموودی بووگمەنیت نانی بۆ دەکردین. یعنی یەک ماڵەکی بوون هەمیشە یا مەسەر خەیاتی دەکرد هێندێک شت دەبوو دەهات ئەمە چاکن، یعنی ئاوا بوون وا بوو ماڵەکان جیران بووین هەر کەسە ماڵی خۆی بوو بەڵام یەک ماڵەکی بووین. بەڵێ ئەو شتە جیرانەکانیشن هەروە بووین. بەڵێ خۆشەویستان، دەگەڵ ئارەزوو خانم قادری کچی کاک نەبی قادری خەڵکی شاری شنۆ و دانیشتووی وڵاتی سوێد قسە دەکەین. ئارەزوو خانم پێم خۆش بە کورتی ئەوم پێ بڵێ خۆ تۆ بەرحاڵ بڵێن پێشمەرگە نەبوویە و ئەوانە بۆ تۆ ناتوانی بۆ ناچیەوە سەری شنوێ بدەی مەسەلەن چ بەرگرێک هەیە کە بچێەوە بێگومان دیتنەوەی شنوێ بۆ هەر یەک لە ئێمە ئارەزوویەک یان خەونێکە کە ڕەنگە قەدر و نەدا. ئەمن داخرانەدا کە چوینەوە لای بابمە من چەند ساڵان پێشمەرگەی افتخاری بووم، کارم دەکرد بۆڵتێنی رادیۆی یارمەتیم دەکردن، زۆر کاری دیکەش کاری هونەری لەگەڵ منداڵەکان، بەڵام وەک پێشمەرگەیەک حقوقمر نەدەگرت افتخاری بووم. بەڵام ئەمە نەچوو بووینەوە لەوێ ژیانێکی خۆشن نەبوو. دوایەوەش ئەمە کە ئێستاکانە لێرەمە بە افتخاری بابمەوە لێرەینە. ئەگەر بابم مابە پێی خۆش نەدەبوو ئەمە باسی چوونەوە بکەین. جا بۆیە وا دەچینەوە کە میتی بابیشم لەگەڵە خۆن بەرینەوە، ئاوا دەچینەوە. یعنی پێ خۆشە بەسەر بەرزی بچنەوە و بابیشت بەجێ نەهێڵی. باشە هاتنیمە بۆ دەرێ بووە ئەمە بۆیە کە هاتووینە بۆیە کە لەوێ ژیانەکن نەبووە ئەمە بچینەوە سەر شۆڕی نییە بۆ بڵێ من پێم هێندێک بنە ماڵی پێشمەرگە شانازی بەوەی دەکەن مێردەکانیان شەهید بووە بنە ماڵی شەهیدن ژ منداڵەکەشیان دەشتەوە لەوێ ئەنها خان و باغ و شتیان هەیە، ئەوانە هیچیان نییە بۆ دۆڕاندن. ئەمە هەنا قەت بابن نافرۆشین. یعنی کەساتێکی پتە و قورسی لێ دروست کردووی کەوا بە ئاسانی بە نەمانی لە دەست ناچێت. یعنی بە نەزەری من ئەگەر ئەمە هەستین ئەو کارەی بکەین هیچم نییە ئیدی بۆ دۆڕاندن. جاگەر هەموو ئێمە ئەوە بکەین بچین بگەڕێینەوە و دانیشین ئەگەوایە ئەو خەباتە بۆ کراوە یەگەوایە و نەتەوەیە هەروە دەمێن بێمانا دەبی هیچ مانایەکی نامێنی. ئەوەش گرینگە بزانین کە زۆر بەشێکی زۆر لە خەڵکی یا بڵێن زۆر خەڵک زۆرتر بەگشتی چاوی لە ئێمەمانانە کە ئێمە لایەنی کەم لێرە دەنگمان دەڕوە ئێمە جاگەرێمەش بچینەوە کەوان لە بێدەنگیدا بژین سەرن بەردەینەوە ئەو نەتەوەیە هەتا ئەوا دەمێنێتەوەی. زاری وایە من ڕخنە لە حیزب دەگرم لە هێندێک کار و حیزب یا کۆمەڵە یا بەگشتی مەسەلەن ئەندامانی حیزب لێ ناڕەحەت دەبن، دەزانم حەقی خۆشیانە دڵیان بێشیلێن، بەڵام ئەخر ئەگەر من دەنگ هەڵنەبرم چێ باس بکە؟ ڕێک وایە هەستم بێدەنگ بم خۆ خەڵکە ناتوانی لە نێو
هەمووی ئەو خەڵکەی کە لەوێ هەمووی دەگەڵ دەوڵەتێنە، بەڵام ناتوانن دەنگ هەڵبرن. ئێمەی نەدەبی دەنگ هەڵبرین. زامیش ئەگەر هەستم هاتوو توێ بکەم هەیهۆ. بەڵێ پێم خۆشە وەک دوایین قسەمان دوو پرسیاران تێکەڵ دەکەم، جا پێت خۆش بێت و کام وەڵامدەوە پێت خۆش بوو هەر کامیان حەزت لێ بوو. ئەگەر بگەڕێەوە شنوێ بە ئازادی و شنو ئازاد بوو کە پێم وایە زۆریش دوور نییە بەو بارودۆخەی کە لە ناوچەکەیدا هەیە، ئەگەر بگەڕێەوە شنوێ یەکەم کارت یەکەم شت کە دەیکەی لە شنوۆیە چ دەبێ و ئەگەر وا بزانی کە دایبنی کە کاکنەبی ئێستا گوێی لە من و لە تویە، دەبینێ کوڕێک ڕەفیقی منداڵەکانی خۆی ئەوە دەگەڵ کچەکەی قسەان دەکا و باسیوی دەکەین. ئێستا پێت خۆشە چی پێ بڵێ ئەگەر بابت گوێی لە قسەکانمان بێ؟ یعنی بە بابم چ بڵێم؟ بە بابت چ بڵێ؟ سپاسی بابم دەکەم کە ناسنامەی مەی دا بەدەستیمە، ئەوەی کە هەنە لەوین هەیە. پرسینەوە شنوێش لەگەڵ بابم دەچینەوە قەبری شەهیدان، یەکەم جێگا ئەوەیە دەیبینین. دوایەکانەش پێم خۆشە بچمە سەر ڕووباری دانیشتن. ئەو ڕووبارەی بەنێو شاری دادێ بەداخەوە دەڵم کردەدارەکە نەماوە، دەنا کردەدارەکەی قەدیم لەوێ دانیشتبان ئەو ڕووبارەی بەنێو شاری دادێ. گوێم لە گۆرانیەکانی ڕووبارەکان دەگەشت بزانین ستی هەبوو بۆ کوتن. خەنە منیش هەمیشە حەزم لێ ئەگە بگەڕێمەوە پێم خۆشە وا بگەڕێمەوە کە کەس ئاگای لێ نەبێ، بەتەنیا ماوەیەکی زۆر هەر دانیشم لەسەر ئەو پردەی بازاڕی و هەر چاو لە خەڵکی بکەم و بەس کەسە من نەبینی، هەر چاو لێ بکەم و تام بچێژم لەو دیمەنەی. هیوادارم. ئارزوو خانم زۆر زۆر سپاس. داوای لێبوردن دەکەم کە ڕەنگەی تێکشتی نۆستالۆژیکی وامە بیرهێنابێەوە کە ئەگەر بەڕوانگەی خۆم پێم وانی ئازێتم کردوی، بەڵام ئەگەر تووشی گریانم کردی. زۆر سپاس کە بەڕاشکاوی زۆربەی شتەکانت باس کرد و بە سەداقەتەوە قسەت لەگەڵ کردم، لەگەڵەوەیدا دیمەنی میش نابینیە یەک لایەنە هەر دانیشتی و تەحەممولی قسەکانت کرد. زۆر گریان بەشێکی ژیانە، زۆریش خۆشە ئێستان دەگرێت، ئارام دەبێتەوە. ئەگەر داوای لێبوردن دەکەم لە جەنابەت و لە هاوڕێیان، وەکەوەی کە بۆ خۆت باست کرد ناتبینم ئەگەر شێوەی دانیشتنەکەم یا کە قسە دەکەین زۆر خۆشە، مثلا یەکتر دەبینین چاو لێ بکەینەوە شتەنج نەبێ. بە داوای لێبوردنەوە هیوادارم توانی بم جوابی پرسیارەکانم دابیەوە و مەطلەبەکەم بامانزگەیان بێ. زۆر سپاس. لەلای من ڤیدیۆ هەردووکمان هەیە بۆیە، بەڵام بەداخەوە تو نابینی. هەموو شتێک زۆر باش بوو. پێم خۆشەوەندەی بڵم ئەمن چەندەی شانازی بە کەسان دەکەم کە گیانی خۆیان بەخت کردووە، ئەوەندە شانازی بۆ کەسانە بە ماڵ و منداڵی وان دەکەم کە ماون، چون ماڵ و منداڵی وانیش بێگومان تەسیریان هەبووە لەو ڕەوتەیدا. بۆیە توژێشێک لە کەسانی کە من شانازیت پێوە دەکەم بە خۆت و براکانت و دایکتەوە. زۆر سپاس کە بەشدار بووی، هیوادارم ژیانێکی خۆشت هەبێت. ئەمە شانازیت پێوە دەکەین. سپاس بۆ تێبینیەکانت، سپاس بۆ گەورەی خۆت کە گەیاندت، سپاست دەکەین. ڕێز و حرمەتم هەیە بۆ ماڵە. هەروەها بۆ جەنابش زۆر سپاس، کاتش خۆش. خۆشەویستان، ئەوەی کە بیستان وەریتان قسەکردنێکی خۆماڵی بوو دەگەڵ ئارزوو خانمی قادری، کچی کاکنەبی قادری بەڕێز.
کە ژیانی خۆی و ژیانی خۆی فیدای نەتەوەی و ڕێبازەکەی کرد. هیوادارم بەدڵتان بوو بێەوە، هیوادار مەگە کەسانێکی هاوشێوەی ئارەزوو خانم لە دەوروبەریەوە هەنا بەمنی بناسێن کە پێم خۆشە بۆ چوون و بە شێوەی ڕوانگەی ئەوانیش ببیستین و وڵای بکەینەوە. زۆر سپاس، ڕۆژێکی خۆش ئارەزوو خانم. سەرچاوم باشتر بۆ تو.